ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شادۆم، کاتتان باش، خۆشحاڵم جایشتی لەگەڵ ئێوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەشتی لە ڕێگەی کەناڵی هیواوە. ئەم بەرنمەی ئەمڕۆمان وەک لە ناونیشانەکەیە دیارە گەڕانەوەی ترامپ و هەڵکشانی نیۆفاشیزم لە دنیاە. بەر لەوەی دەست بە بەرنامەکە بکەمە بێ پوزش لەوەی ئازیز بخوازم کە بەهۆی کێشەی تەکنیکیەوە تایبەتی لەلایەن میوانەکەمەوە کەمێک ئەم بەرنمەیە دواکەوت. دیارە گەڕانەوەی ترامپ و هەڵکشتانی نیۆفاشیزم ناونیشانی بەرنامەی ئەم ڕۆمانە. ترامپ چاوەڕوان کراو بوو کە دووبارە بگەڕێتەوە و لەم هەڵبژاردننیە کە لە ئەمریکا ڕوویدا بێتەوە بەدەسەڵاتدار دووبارە پلە و پایی بەرزترین پلۆپایی گەورەترین دەسەڵاتی سەردەمی ئێمە بگرێتە دەست. بەڵام ئەم ڕووداوی هەڵبژاردن لە ئەمریکا و ئەوەی چێبێتە سەر و کۆمار لە ئەمریکا هیچ کاتێک ڕووداوێکی مەحەلی نییە، هیچ کاتێک ڕووداوێکی لۆکاڵی ئەمریکانیە. هەمیشە دایم هەڵبژاردننی ئەمریکا کاریگەری گەورەی هەیە لەسەر دنیا و هەر بە معنایە ئەتوانێ ئەوە دیاری بکە کە چارەنووسی ناوچەکانی تری دنیا چۆنە بێ و وردە جیاوازی لە سیاسەتی ئەم ئیدارە بۆ ئەو ئیدارە هەندێک جار ئەبێتە ڕووداوی گەورە و کاری گەورە لەسەر مەساری ژیانی کۆمەڵانێکی زۆر لە خەڵک لە شوێنەکانی تری دنیا دانێ. بەڵام ئەمەش نەبێ ئەم هەڵبژاردنەی ئەم جاری ئەمریکا و هاتنەوەی ترامپ بۆ سەر دەسەڵات، گەڕانەوەی ترامپ ڕووداوێکی گەورە و لە ڕوانگەی بنەوە ڕووداوێک کە توانێ سەرەتای مێژوویەکی نوێ لە دنیاە، نەک لە بەرەوەی ترامپ خۆی شخصێتێک و کەساتێکی زۆر مهم و زۆر بێوێنە و بێپێشینەیە بەدەلیل ئەوڵ گۆڕانەی کە لە دنیا ڕوویداوە بەدەلیل و بە هۆکاری ئەو دۆخی کە لە دنیاە لە ئارایە و هاتنی دەسەڵاتدارێکی بەم جۆرە کە بە هەموو ئەو سیاسەتانەی کە بەیانی کردو بە هەموو بێشەرمەی کە لە ڕوبەڕووبوون و دژایەتیکردنی کۆچکردووان گروپە جۆر بە جۆرەکان و ئەوانێک کە پیانە و تێکەمایەتی لە ناو کۆمەلگایە تەنانەت بە ژنان بە هەمووانە دەری خستووە کە کەسایەتیەکە سەر بە بەرە و سەر بە ئایدۆلۆجیای فاشیزمە لە دنیاە و ئەم جوڵانەوەیە ئەمڕۆ لە دنیاە بۆعدێکی جیهانی هەیە. ئەمە ئەمڕۆ لە دنیا لەگەڵ دیاردەیەکی وهەیە بەرەو ڕوون کە فاشیزم بەشێکی زۆری کۆمەڵگاکانی سەرزەمینی ئێمە حکومەکە. لە هندستانەوە بۆ رووسیا بەشێک لە وڵاتانی ئەمریکای لاتین و بەشێک لە وڵاتانی ئەوروپا ڕاستەوخۆ لەلایەن ئەو هێزانەوە حکومەکرێن و دەسەڵاتیان تیا بەڕێوە ئەبرێ کە توانین بەهێزی فاشست و بەشێک پێڵێن ڕاستی توندڕە و بەڵام لە واقعا لە ڕووی سیاست و لە ڕووی ماهیەتیانەوە جوڵانەوەی فاشستین، جوڵانەوەی دژاتی ئاشکرایان لەگەڵ هەموو ئازادیەکان و لەوانە ئازادی حقوقی و سیاسیە بۆ ژوازەکانی شاهەیە بە دوژمنایەتیکردنی لیبرالیزمە دوژمنایەتیکردنی دیموکراتیەت خۆیان نمایشەکەن. هاتنە سەرکاری ترامپ لە دۆخێکە کە خۆرهەڵاتی ناوەڕاست بەدەست ڕژێمی تورکیا، ڕژێمی ئێران، ڕژێمی ئیسرائیلەوە ناڵێنێ کە هەر کام لەم ڕژێمانە لە واقعەتە لە ناوەرۆکیانەوە لە سیفاتەکانیانە ڕژێمی فاشستین و بۆ ئێمە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە کاریگەری ڕاستە و خۆی لە سەردۆخی ژیانی ئێمە بێ. کێشە لەوەیە کە لە بەشێک لە وڵاتانەیە نەک تەنها ئۆپۆزیسیۆن نەک تەنها دەسەڵاتداران بگرە ئۆپۆزیسیۆنیش ماهیەتێکی بەشێک لە ئۆپۆزیسیۆن یاخودەوە ئۆپۆزیسیۆنەی کە دەمهراشە و زۆرتر لە هەمووان قساکە ئەوی شەرماهێتێکی فاشستی هەیە. کێشەکە لە دنیاە ئەو تێڕوانەی کە من هەمە سەبارەت بەوە کە من لەم بەرنامەیە پێم خۆشم تێڕوانی خۆم بەیان کەم
بەداخەوە دیارە کێشەی تەکنیکی وای کردو کە میوانەکەم ناتوانێت بەشدار بێت لەگەڵما بە ناچار مەجبورم خۆم ئەم باسە بکەم بە ومێدیەوەی کە لە داهاتووە بتوانم هاوڕێ ڕەحمانی حسێنزادە گەر بۆم بەرنامێژ نەکرا لە بەرنمەکانی ترا هاوڕێ ڕەحمان حسێنزادە سەبارەت بە کاریگەری هاتنی ترامپ بەتایبەت لەسەر دۆخی ئێران و دۆخی کوردستانی ئێران گفتوگۆی ئەمەلایەنە بکەین. بەرحاڵ ئەوەی کە لە دنیاە ئەمڕۆی بینین بە جۆرێک لە جۆرەکان پاشگەز بوونەوەی بۆژوازی و سەرمایهداریە لە دیموکراسی و لە ئازادیە سیاسی و حقوقیە سەرەتایەکانی ئینسان. هەستەکەی لە زۆر جێگا ئەوەی کە ئەمڕۆ بۆتە مۆدیل ئەوەی کە ئەمڕۆ بۆتە ئەو مۆدیلی کە سەرمایهداری دنیا چاوی لێ بکە و هەوڵ بدا خۆی لەگەڵیا بگونجێنەیە لەگەڵیا لە کێبەشیابێ نمونە و نموزەجی چینە کە بە هیچ جۆرێک هەست ناکەی بۆن و بەرامی ئەوەی تایەکە بۆنێک لە مافەکان و لە حقوقی ئینسان بێ. ئەمە بۆتە ئەو نمونەیە کە بۆژوازی و سەرمایهداری دنیا هەوڵەدەن لاسایی بکەنەوە چاوی لێ بکەن. وەلەم چوارچێوەیە ئەوەی کە بەرچاوە ئەم شێبەرچەیە لەگەڵ مۆدیلی چینە و ئەم هەوڵە بۆ ئەوی کەوا سەرمایهداری وەکو مۆدیلی چینی لێبێ چیتر لەگەڵ ئەو چوارچێوە و ئەو بنەما بەناو دیموکراسی و مافی مرۆڤانەیە کە هەیە لە وڵاتانەیە نایەتەوە هەر بۆیە بۆژوازی لەمانە پەشیمان بووتەوە. بەرحاڵ لە دۆخێکی لەم بابەتەیە هاتنی ترامپ گوژمێکی تر ئەیە بەم جوڵانەوە فاشستیانە و ئەمە کاریگەری زۆری لەسەر یەک بەیەکی وڵاتەکان هەیە. هەر ئێستا لە ئەوروپا ئەوە بۆتە مۆتەکەیشی گەورە کە هاتنەوەی ترامپ ئەبێتە هۆی باڵادەستی فاشیزم. بەرحاڵ وا دیارە میوانەکەم کێشەکانی تەواو بوو من لەگەڵێوا بە خێراتێکم سەرنجام ڕەحمان توانیت بەشداروی لەگەڵما زۆر سپاس زۆر سپاس هاوڕە شەماڵ زۆر سڵاوم هەیە بۆ بینەران و بیسرانی بەرنامەکەمان بە تەواوەتی کێشەکەم حەل نەبووە بەڵام هەرەوەندا دروست بووە کە دەنگم پێتان بگاوانە بەداخەوە ئەمڕۆکە هەم کێشەی ئینترنێتە لە منتەقەکەمان و هەم کێشەی کەمپیوترەکەشم بووە ئەڵانەوە بە گوشیەکەم هاتووم ینی بە تەلەفۆنەکەم هاتووم و سیستمەکەی زۆر ڕێک و پێک نییە بەڵام هەرەونەی دەنگم بە دەنگتانەکە زۆر باشە. بەرحاڵ مێمە کەمێک دواکەوتین و لەو دواکەوتنش دووبارەکە من دەستم پێکرد تۆم لەگەڵ نەبووی من پێشچێکم و سەبارەت بۆی کاریگەری هاتنی ترامپ و سەر سیاسەتی دنیا چۆنە پێم خۆشە تۆ لەم بابەتەوە ڕای خۆت بەیان بکەی. نازانم جۆت لە بەشێکی قسەکانم بوو پێم جۆم لە هیچ بەشێک نەبووە گەر خۆت کردووە بفەرمووی بێمەنێ و باسەکەەوە. بەڵێ من بە کورتی وتم کە هەڵبژاردننی ئەمریکا لە ساڵانی تریشە هیچ کاتێک بە تەنها ڕووداویشی مەحالی و ناخۆی ئەمریکا نەبووە. هەمیشە ئەم هەڵبژاردنە هەرچەنە جیاوازی نێوان کاندیدە جۆر بە جۆرەکان زۆر زۆر کەمیش بێ لە ڕووی سیاست و لە ڕووی هەڵوێستیانە لە گشتی لە کولیەتی خۆیان بەڵام وردەکاریەکانی کاریگەری گەورە لەسەر ناوچە جۆر بە جۆرەکانی دنیادا ئەنێ بەرحاڵ ئیدارەیەک هەوڵی زۆرتر سازانەدا لەگەڵ بەشێکی دەوڵەتەکانە و ئیدارەیەکی تر نەخێر پێ وایە بە شەڕ ئەم مەسەلێ چارەسەر بکرێ. بۆ نموناگەر لە ساڵەکانی 2000 ئەگەر ئەلگۆربی بردایەتەوە جۆرج دەبلیو بۆشی کوڕنەی بردایەتەوە ممکن بوو شەڕی ئەفغانستان ڕوونە و شەڕی عێراق ڕوونەوە ئێمە چارنووسێکی ترمانە بوو لەم ناوچەیە لە وڵاتەیە. بەرحاڵ بەڵام لەگەڵ ئەوەشە ینی بە هەموو ئەو بەو پێشەکێشەوە بەو ڕاستیەشەوە بەڵام بە تایبەت هاتنی ترامپ بۆ ئەمریکا ئەم جاریان ڕووداوێکی مەحەلی نیەوەی بە هیچ جۆرێک ناتوانانی وەکو ڕووداوێکی لۆکاڵی ئەمریکی ئێمە بە جۆرێک کاریگەری جیهانی هەیە. مەسەلەکەش ڕەوەیە دۆخی دنیا بە جۆرێکە کە ئەو تونند و تیژەی کە کاپیتالیزم و سەرمایهداریەوێ لەگەڵ دۆخەکە مامەڵی پێ بکاتەوەانە پێویستی بە ڕەوتی فاشستی و ڕەوتی ئیستیبدادی و دیکتاتۆری هەیە کە ئێستا لە هاتنی ترامپ و لەم بۆ چوون و لەم ڕەوشەی کە ترامپ گرتێتیەوەوانە هەموو هێزیان گرتووە. ینی بەڕاستی ئەوڕە ئاشکرا بوو هەر ئەو ڕۆژەی کە ترامپ کاندید بوو و دەرکەوت وەکو هین وێنەکەت تێک چوو هاوڕێ ڕەحمان نازان مۆبایلەکەت وا دیارە
شێشەی هەیە وێنەکە تێک چوو نەخێر وا دیارە ڕەحمانمان لەگەڵ نەماوە هاوڕە ڕەحمان لەگەڵمان نەمای با دیارە بەرحاڵ منی داوام بە قسەکانی خۆم بم بۆ ئومێدەی کە بتوانین نەگەر هاوڕێیانێک سەرنجێکیان هێباسێکیان هەیە لەم بابەتەیە بەشداریەکەنەوەوانە بە کۆمنتەکانیان بەشدار بن بەرحاڵ من تێڕوانینەک و قسە و باسەکانم لەسەرەوە بوو کە دۆخی دنیا بە جۆرێکە کە سەرمایهداری چیترە و دیموکراسیەتە بە مەسلحەت و بەرژەوەندی نازانێت مافەکانی مرۆڤ ئەوەی کە ئینسان چوونیەکەن هەتاگەر بە شێوەی لەفزی و بە شێوەی بڵین ڕواڵەتیش بێ لەگەڵ ئەو پێداویستیانە نایەتەوە کە سەرمایهداری پێویستێتی بۆ دەرچوون لەم قەیرانی ئێستا ئەم قەیرانی ئێستی سەرمایهداری قەیرانێکی کاتی نییە قەیرانێکی بوونیەویە قەیرانێکی پێکهاتەییە هەیکەلیە لە سەرمایهداریە سەرمایهداری ڕۆژگارێک بە داژیکردنی وڵاتان و بە ژێردەستکردنی کاری بێبەرامبەر لە بەشێکی زۆری دنیاە بە دزیونی سەروەت و سامانی بەشێکی زۆری دنیای توانی خۆی بژێنێتەوە و خوێنی تازە بڕژێنێتەوە دەمارەکانی و لە شێوازی بڵێن لە ئاستێکی جوغرافیا لە ئاستێکی مەکانیە لە شوێنە بە فراوان بوونەوەی بتوانێت بەسەر قەیرانەکان یا زاڵ ببێت دواتر سیستەمی کردیت ڕێگەی دابووی کە سەرمایهداری لە ڕووی زەمەنەوە لە ڕووی کاتەوە تەنانەت ئایندەشمان بخوا مانان ێستا لە ئەوروپا لا شوێنیشی تری دنیای بینی وەختێک کردیت بەکارێنی لە ڕاستیە ژیانی داهاتوی خۆتەکە بەکارێنی خۆی خانوویەکە کڕیت بە قەرز و قەرزەکان دەدەیتەوە لە ڕاستیە ئەو کارێک هێشتا نەتکردووە ئەی خێتە خزمەت سەرمایهداریەوە بۆی کەوا بتوانی سەرپەنایەکت هەبێت ینی بە جۆرە لە جۆرەکان سەرمایهداری لە بەکاربردننی ئایندەی ئێمە لە بەڵێ هاورە ڕەحمان من لە بەرنامەیان ناسەنم باش ئاسایی داوای لێبوردنەکەم باش زۆر باشە نا حتممە نەتوانین باشە زۆر چاکە لە بەرنمەکانی داهاتوە حتممە پێکەوە سەرباربم بابەتە قسە زۆر چاک زۆر چاک ئاسایی ئاسایی هەڕ زۆر چاکە سەر چاو بەرحاڵ باسەکەمانەوە بوو کە سەرمایهداری بە بەکارهێنانی کریدیت ئەو کریدیتەی کە ئێمە وەریئەگرین و قەرزێک کە ئێمە وەریەگرین بۆ خانوبەرە بۆ پێداویستە سەرەتاییەکان سەرنجام بە بەکارهێنانی ئەوە توانێت خۆی بژێنێتەوە ینی لە بۆدێکی زەمەنیە بە خواردنی ئایندە ئەتوانێت خۆی بژێنێتەوە ئەمە لە ئاستی تاکتاشی ئێمە ڕاستە لە ئاستی دەوڵەتەکانیشە ڕاستە دەوڵەتەکانی دنیا سەرجەمبیگری چەندین تریلیۆن دۆلار قەرزارن قەرزاری بانکەکانی خۆیان هەر ئەمریکا ئێستا زیاتر لە 26 تریلیۆن دۆلار قەرزانی باقی فدرالی خۆیەتی و ئەم قەرزانەکە وەرگیراوە لە ڕاستیە بەکارهێنانی کاری ئایندەی خەڵکی ئەمریکایە بۆ برۆپێدانی بە ئەمریکا بەرحاڵ بۆ برۆپێدانی سەرمایهداریە بۆ ژیانەوەی سەرمایهداری ئەمەی کە ئێمەی بینین ئەمڕۆ لە دنیاە قەیرانی سەرمایهداری بە جێگایە گەیشتووە خەریکە هەموو ئەمانە ناتوانێت دادی بدا وەڵامی پێ بداتەوە ئەوەی کە لە بەردەمی سەرمایهداریایەوە ئەتوانێت بۆ ژوازی لەم قەیرانە ڕزگار بکات تەنها پەلاماردانە بۆ سەر ئاستی گوزەرانی خەڵکی کارگەر و زەحمەتکێش هەژارکردنیان لەوە زیاتر کە ئێستا هەژارن بێ مافکردنیان بێ مەحرومکردنیان لە هەموو مافانێ بەدەستیان هێناوە لە ڕابردووە و ئازادکردنی بازار لەو ڕۆوە کە هیچ یاسایەک و هیچ قانونێک نەبێ کە کارگەران بپارێزە لە بەرامبەر چاوچنۆکی و خوێنمژی سەرمایهداریە ئەمە ئەو ڕێگایانن کە سەرمایهداری ئەتوانێت خۆی پێ بژێنێتەوە و ئەمەش پێویستی بە هەڵوەشانەوەی هەموو ئەو بنەما حقوقیانە و بنەمایە یاسایانە هەیە کە تا ئەمڕۆ لە دنیای سەرمایهداریە لە ئارایە ئەمە پێداویستێکی جیهانیە لە هەموو شوێنەکانی دنیا هەستی پێکرێت تەواوی ئەو شەڕ و شۆڕ و ئەو کێشانەوە ئەو ستەم و نایەکسانیانە کە لە دنیا ئەیبینین بەرجام و بەرهەمی ئەمەیە
ئەمەیە لە ژێرەوە هانی سەرمایهداریدا کە بەم شێوە هارە تەنانەت لە بەرامبەر یەکی شاو بەرەنگار یەک ببنەوە و لە شەڕەکان و لە کێشەکانە ئێستان یەکتر بشکێنن. ئەمەی کە ئێستا لە دنیای ئەمڕۆ ئەیبینین ئەوەی لە ئەوروپایە بۆ نمونە قسە لەسەر دەرکردنی پەنابەرانەکرێ دەرکردنی کۆچکردوانەکرێ هەموو ئەزانن معلومە لە هۆڵنداوە بۆ سوید بۆ وڵاتانی تری ئەوروپاش ئەگەر ئەو کۆچکردوانەیە کە ئێستا هاتون لە وڵاتانەیە کارەکەن لێرە نەبن ئەسڵان اقتصاد ناچرخێ ئەسڵان ژیان ناگوزارێ نا پاسەکان کارەکەن نا ئەتوانێت بەشێکی زۆری کەرتی خزمەتگوزاری لە وڵاتانەیە کار بکە سەرنجام قسەکە لەسەرەوە نییە پەنابەران یاخود کۆچکردوان نابێ بێن بۆ ئێرە بەڵام کۆچکردوانێک بێن بۆ ئێرە بە جۆرێک مامەڵیان لەگەڵا بکرێ وەکو چۆن لە سعودیا مامەڵە لەگەڵ کارگەرانەکرێ ئەمەیە ئەتوانێت سەرمایهداری ئەم وڵاتان ڕزگار بکە و ئەو ڕاسیزمە و ئەو بێمافکردنەی خەڵکی کۆچکردوو کە قسەی لەسەرەکرێەوە لێرەشەوە دووبارە ئەو ڕاسیزمەی کە لە هەموو بوارەکانە دەرەکەوێتەوە لە بواری فەرهەنگیە لە بواری گاڵتەکردن بە کۆچکردوانە بە کەڵچەریان بەوەی کە دواکەوتون بەوەی کە ئینن و هەتا تەنانەت زۆر جار لەگەڵەوەیە کە ڕخنەی جدیمان لە ئیسلام هەیە بەڵام وەک موسڵمان گاڵتەکردن بە بیر و بۆچوونەکانیان گاڵتەکردن بە یاخود هەڵاواردنکردن لەسەریان لەسەر ئەساسیەوەی موسڵمانن هەمووەمانە لەوە سەرچاواگرێ کارگەریشانەوێ وەک چۆن سعودیە و ئیمارات و قەتەر مامەڵە لەگەڵ هندێکانە کە دێن بە وڵاتەکانیان کارەکەن ئەم ڕاسیزمە لە ئەوروپایە کارگەرێکی کۆچکردووی خامۆشی ئەوێ کارگەرێکی کۆچکردووی ئێوە کاگەر کاری نەبوو بیکە نەچێتە سەر سۆشیال و مافی هەبێ و کەرکەسیشتر لێرە بژی بەڵکو یاوەتان وڵاتە بەجێ بێڵێ یاوەتە ناچار بێ هەر کارێک بە هەر نرخێک و بە هەر شێوازێک بێدەستی بکەوێت و ئەوانە بیکە ئەمە ئەو هەوڵەیە کە ڕاسیزم لە سەرنجام لە وڵاتانەیە ئیدا ئەنی پەلامار بۆ سەر کۆچکردوان لە وڵاتانەیە ئەمە دەفەکێتی ئەبەم نمونەیە من مەبەستمەوەی بڵێم سەرمایهداری ناتوانێت بەو پێودانگانی کە تا ئێستا وەکو بنەمای سیستەمەکە حسابی بۆ کردووە و دایناوە ناتوانێت بەم پێوانانەوە بەم قیەمانەوە بتوانێت دەرگیری ئەم قەیرانە بێکە ئەم ڕۆژانە هەیەی هەر بەو دەلیل لە شار بەو پێشەکە هەوڵێک بۆ بەرتەسکردنەوەی هەموو ئەو مافانە هەیە و بە جۆرە لە جۆرەکان هەستەکەی سەرمایهداری لە شۆڕشی فەڕەنساش بێزار و پەشیمانە هەوڵەدا کۆمەلگا بژێڕێتەوە بۆ و دەورانەی کە خەڵک ڕەعیەت بوو لە بری ئەوەی کە بتوانن لە هەڵبژاردنەکانە ڕای خۆیان بدەن و دیاری بکەرکەچی ئەتوانێت نوێنەران بێەوەوانە زۆرتر ببن بە ڕەعیەت و بن بە چاو لە دەست و گوێ لە مستی ئەوانەی کە دەسەڵاتدارن و بە ناوی ئەوانەوە یاخود وەک بەشێک لەوان لە نەتەوەی ئەوان یا لە عنسوری ئەوان لە ڕەگەزی ئەوان بە ناوی ئەوانەوە دەسەڵات دەکەن ئەمە ئەو ئایندەیە کە سەرمایهداری لە دنیای بەرە و ئەوێ یاخود بەو ئاراستەیە هەنگاوەنێ هاتنی ترام لەم چوارچێوەیە کاریگەری لەسەر ئەم پرۆسێ هەیەەوە لە حقەتا پرۆسێکی زۆ خەتەرناکە بەشێک پێیان وایە کە وەختێک قسە لەسەر ئەمریکا وڵاتانی غەر بکرێەوەوانە زۆرترە بێ قسە لەسەر پەیوەندی نێوان دەوڵەتەکان بکرێ یاخود بازدەوە بکرێت کە ئایا ئەم هاتنی ئەم دەوڵەتە چنێک ئەتوانێت بێتە هۆی شەڕ و شۆڕ لە دنیاە ئاشتی لە دنیاە بە بڕای من ئەوەی کە ئەبێ سەیری بکەینەوەوانە شەڕێکی بەردەوامە کە سەرمایهداری لەگەڵ هاوڵاتیانی خۆیان هەیەی هەر دەوڵەتە لەگەڵ کارگەر و زەحمەکێشی بندەستی هەیەی و لێرەوە سەیری ئەم هاتنی ترامپ و ئەم ڕەوتە فاشستی لە دنیاە بکەین کامان چ کاریگەرێک لەسەر ئەم هاوسەنگیانە دانێ لە ڕاستیە ئەوەی کە مەترسیە و ئەوەی کە ئەتوانێ مەترسی بێت لە 4 ساڵی ئایندە لە سای حکومی ترامپە ئەو بێمافی بێحقوقەیە کە ممکنە مەلاین خەڵک و ملیاردها خەڵک لە دنیای بەدەستیەوە بناڵێنن دەوڵەتەکان دەوڵەتی ئیستیبدادیەکانی خۆرهەڵاتی ناوەڕاستەوانە چیتر خۆیان لە ژێر فشاری ئەویان نابینەوە کە ئەوان دیموکراسی نین دەوڵەتەکانی وەکو چین و وەکو هندستان و وەکو ئەو وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست یاخود جنوبی شەرقی ئاسیا چیتر خۆیان لە بەردەم ڕخنێوەیان نابینەوە کە بۆچی سیستەمەکان ناکەن بە دیموکراسی کاتێک کە سیستەمێکی وەکو سیستەمی ئەمریکا توانێت بکەوێتە ژێر دەسەڵات و باڵادەستی کەسێکەوە کە پێی وایە ئەبێ سەرجەم یاساکان هەڵوەشێنێتەوە بە ئاراستەیەکا بیباکە
دەسەڵاتێکی تاقانی خۆی تیا پیادە بکاوە هەموو ئەو سیاسەتانی کە بڕیاری داوە بیباتە پێشەوە و ئەنجامی بدە دوورە لە هەموو پێودانێکی دیموکراسی کاتێکە سیستەمی سەرمایه‌داری یاخود دەوڵەتێکی گوایە دیموکراسی و ئازادی وەکو ئەمریکا لەلایەن کەسێکی وەکو ترامپەوە حکوم بکرێ بۆچی ئەبێ سیر بێ کە تورکیا لەلایەن ئەردۆغان و میسر لەلایەن سیسی و ئێران لەلایەن خامنی ئەوە حکوم بکرێ ئەمە ئەو مەقایسانێ ئەو معیارانەیە کە هاتنی ترامپ ئەتوانێت لە دنیاە جێی بخە بەڵام بە هەمان شێوە ئەوەی کە ئێستا لە ئەمریکا ڕۆیا تەبعاً بەو متابعاتەکەمی کە من لەم ڕۆژانی ڕابردووە کردومە بە جۆرێ لە جۆرەکان لە ناو بەرەی دژی ترامپ لە ناو بەرەی دژی هاتنی ئەم ڕەوتە فاشستیە بۆ سەردەسەڵات کە ئەگەر نەتوانین ترامپ خۆشی بە فاشستی بزانین بەڵام ئەو هێزانی کە لە پشتیەوە کارەکەن هێزی بە مانای کەلیمە و بە مانای وشەکە فاشستین ئەوەی کە ئەو هێزەی کە لە بەرامبەر ئەم هاتنی ترامپا وەستاوەتەوە تووشی بە جۆرێک ناومێدی بووە و ئەم ناومێدیە کێشاوێتی ئەوەی کە کێشەی گەورە لە نێو ئەو بەرەیە دروست ببێ و لەم نێوەیە ئەو هێزە کە خۆی بە چەپ و بە سۆشیالیستە زانی خەریکە ئاراستەیەکی تر هەڵەبژێرێ هەتاکو ئێستا ئەم هێزە چەپە لە ئەمریکا بەداخەوە لەگەڵەوەیە کە زۆر فراوانە خەڵکانێک لە میدیای دەرەوەی ئەمریکایە کەمتر ڕنگدانەوەی بوونی ئەم هێزە ئەبینن بەڵام هێزی چەپ و سۆشیالیست بتابێت لە شارە گەورە و لە ویلایەتە پێشکەوتوەکانی ئەمریکا وەکو کالیفۆرنیا وەکو نیویۆرک و ئەوانە هێزێکی زۆر فراوان و گەورەیە لە لۆکاڵەکانە نفوزێکی زۆری هەیە و ئەتوانێ نوێنەرانی خۆی لە جێگە جۆر بە جۆرەکانە بەرێتە پێشەوە و کاریگەری لەسەر سیاسەتە لۆکاڵەکان دابنێ ئەم هێزە تا ماوەکانی پێشووتر لەمە و بەرەوە تایبەتی لەم هەڵبژاردنەشا بە جۆر لە جۆرەکان هەروە بوو ئەچێتە بن باڵی حیزبی دیموکراتەوە بەداخەوە بەڵام ئەم هەڵبژاردنە کارێکی کرد کە پێچێ دەنگ و بانگەشەی ئەوەی کە چیتر لەم چوارچێوە خۆمان قەتیزنەکەین زۆرتر باڵا دەست ببێ لە ناو چەپی ئەمریکایە کە ئەمە بە بڕایمە توانێت معادلەکانی هەموو دنیا بگۆڕێ دەرکەوتنی هێزێکی چەپ لە ئەمریکا کە پەیڕەوی لە سیاسەتێکی ڕۆشن لە دژی سەرمایه‌داری بکە و چەپێکی ڕادیکاڵ و چەپێکی کۆمونیست بە مانای کەلیمە بەبێ ترس لەوەی کە ناوزەت بکرێەوە کۆمونیست یا بە مارکسیست بێتە مەیدان و داوای هەموو ئەو ئاڵوگۆڕانە بکە کە ئەمڕۆ پێویستە ئەمە نەک تەنها لە ئەمریکا و لە ئەوروپا لەسەر تاسەری دنیا ئەتوانێت دەنگدانەوەی زۆر گەورەی ببێ و بەهەرحاڵ لە وڵاتانەشی کە ئیستیبداد حکومەکە ئیتر چیتر جوڵانەوە ئازادی خوازیەکان ناتوانن چاوێن لەوە بێ کە دەوڵەتێک لە دەوڵەتە گەورەکانی دنیا ئەوروپایشی پێشکەوتور خوازەوەوان لە پشتی خواستەکانی ئەوانەوە بوەستێەوە کۆمەکیان بکە لە بەدیهێنانی خەون و ئاواتەکانیان ئەو هەوڵەی کە بۆ ئازادی بۆ ئازاد بوون بۆ مافی زۆرتر لە وڵاتانە هەیە چیتر ناکرێتە داوی ئەو تەوەهومەوە کە هێزێکی تر لە دنیاە خودت هێزی دەوڵەتە پێشکەوتووەکان گوایە لە غەرب و لە ئەمریکاوانە لە پشتیەوە وەستر بەرحاڵ خەڵک ناچارە بێ پشت بە خۆی بە هێزی خۆی ببەستێ دیارە چەپ و کۆمونیستەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دۆخە پێویستیان بە ئاڵوگۆڕی زۆر ڕیشەیی هەیە لە ئەوروپا لە ئەمریکاوە بۆ ئەوروپا بۆ سەر تاسەری دنیا ئەنتەرناسیۆنالیزم ئەبێ مانایەکی تر بەخۆی بدا لە فۆرمی زۆر بەرجەستەترا دەربکەوێ نەک تەنهاوەکو بەرپەشدانەوەی ناسیۆنالیزم بەڵکوکو بەرنامەیەکی ڕۆشن بۆ ئاڵوگۆڕ لە دنیاە ئەبێ خۆی نیشان بدە ئەو شێوازانەیە کە ژیرێتە بەر بۆ ئاڵوگۆڕپێدان زۆرتر و زیاتر پێویستەکە کە پشت بە خودی کارگەر و زەحمەتکێش لە وڵاتەکان وە لە کۆمەلگاکان خۆیان ببەستێ پێویستمان بە وردبوونەوەی لەوەی کەوا چ فۆرمێکی تر بۆ خەبات و ئەوانە هەڵبژێرین ئەو وەهمانەی کە بە هەڵبژاردن و بە پەرلەمان و بە ئاڵوگۆڕە پەرلەمانیەکان هەیە هەمووی جێگای خۆی ئەبێ بدا بە هەوڵی بەرنامە بۆ داڕێژرا و ڕۆشن لەوەی کە چۆن چۆنی لەباری واقعیەوە کۆمەلگا بتوانێ هەنگاو بە هەنگام دەسەڵات لە
دەسەڵات لە دەست چینی باڵا دەست و چینی سەرمایه‌دار بسێنێتەوە بەبێ ئەوەی ناچار بێت چاوەڕێی هەڵبژاردنەکان و هەر 4 ساڵ جارە هەر 5 ساڵ جارە هەڵبژاردننی پەرلەمانی بێ چۆنەکرێت لە ناوجەرگەی کۆمەلگاوە بە خۆڕێخستن و بەدەستبردن بۆ خەبات بۆ ئاڵوگۆڕی جددی لە هەر شوێنێکا کە ئیمکانی ئەوە هەبێ بتوانن ئیرادەی خۆیان بەکاربەرن و ئیرادی خۆیان جێبخن. بەرحاڵ ئێمە لەگەڵ دۆخێکی تری و نوێ لە دنیا بەرەو ڕووین دۆخێک کە پێویست بەواکە کە دووبارە هەموو سیاسەتانی کە لە ڕابردووە بە جۆرێک پیادەکراوە پیاە بچینەوە لێی وردببینەوە لەم نێوەیە دیارە هاتنی ترامپ وە ئەم ئاڵوگۆڕە تازەیە لە ئەمریکا لە سایید جەنگێکا کە لە قۆڕاوەتی ناوەڕاست هەیە ئیسرائیل لەگەڵ ئێرانە هەیەتی بە جۆرێ وەهمێکی وهای دروست کردووە لەلایەن بەشێک لە تەنانە دەوانێکە خۆشیان بە چەپەزانن گوایە هاتنی ترامپ بتوانن ڕزگارمان بکات لە جمهوری ئیسلامی و ئەماتوانێت دەواازە بکاتەوە لە بەردەمی ئاڵوگۆڕێکی دروست و پێشکەوتن خوازانەیە لە ناوچەکەیە کە بە بڕای من نابێ لە بەرەنگار بوونەوە لە بەرامبەر ئەم وەهمانەیە وەخت زۆر بەفی ڕۆ بدەین خودی ئەو ڕاستڕەویە خودی ئەو ڕەوتە کە بە هاتنی ترامپ خەریکە ژیانەگرێ لە ئێرانە و لە ناوچەکەیە ئەو فاشیزمەی خەریکە ترامپ بەهێزیەکاتەوە ئەوە کێشەی ئەساسی و ئەسڵی خەڵکی ئازادی خواز و چەپ و کۆمونیستەکانی ناوچەکەیە پێویست بەوەکە قسە لەسەرەوە بکەین چۆن ئەم بەرەنگاریە بکەین لە کوردستانی ئێمەیە وەهمی زۆر هەیە لەسەرەوەی کە گوایە ئەوە نەخشەی داود و ناتانیاهۆ بە پشتیوانی ترامپۆمانە ممکنە کارێ بکە کە جاریشتر کوردستانێکی یا جاریشتر کار بکرێتەوە بۆی کەوا کوردستانێکی سەربەخۆ دروست ببێ ئەوم جاریان کورد پێویستە لەم فرسەتە سوود وەربگرێ و ڕیزەکانی خۆی یەک بخاوە هەڵبدا لەم دۆخە و ئەم ئاڵ و گۆڕانە کە لە جوغرافیای سیاسیا ڕووەدا جێگای خۆی بکاتەوە بڕای من ئەم هەوڵانە و هەر کارێک بە پشتیوانی هێزێکی وەکو ئەمریکا و ڕاستەوێکی وەکو ناتانیاهۆ و فاشیستێکی وەکو ناتانیاهۆ ئەنجامە دێ ئەوانە ئەگەر لە قازانج و بەرژەوەندی بەرزانیەکان و تاڵەبانیەکانە بێ بۆ کۆنتترۆلکردنی کۆمەلگا و پیادەکردنی ئەو ڕاوڕوت و جەردەیە و تاوانکاریەکەیکەن بەڵام بە هیچ جۆرێک ناتوانێت لە خزمەت و بەرژەوەندی کارگەر و زەحمەتکێش و ئەو خانە نشینانەیە کە لە سەرەی موچە وەرگرتنیشی چەند سەد هەزاریە بەهۆی نەخۆشی و بەهۆی بیحاڵی و گیان لەدەسێن ئەم دوو بەرەیەوە ئەم دوو چینە لە کوردستانی ئێمە وەک هەموو دنیا و هەموو ناوچەکە زۆر بە ڕۆشنی بەرژەوەندیان لە بەرامبەریەکایە و هەر چیەک بێت ئەنجامی ئەم سیاسەتانەی کە گوایە نەتەنیاهۆ ترامپ ئەیگرنە بەر بۆ ئایندەی کوردستان ئەمە لە بەرژەوەندی ئەو خەڵکە کارگەر و زەحمەتکێشیان نییە کە ئەستەمێک و چەسانەوەیەک و بێحورمەتیەک و بێکەرامەتکردنێکە بە دەستێشێتی و پارتیوە بینیان هیچ کاتێک کەمتر نیە لەوەی کە بەدەستی بەعس و بەدەستی دەوڵەتە کۆنەپەرستەکانی ناوچەکەوەی بینن. بەرحاڵ ئەم باسە زۆرتر هەڵەگرێ من هەوڵەدەم لە بەرنامەکانی ترا ورتر بچمە سەرەوەی کە پێویست دەبێت خۆ ئامادەکردن چۆن بێ و چۆن چۆنی بتوانین لایەنە جۆر بە جۆرەکانی ئەم مەسەلەیە تاوتوێ بکەین ورد ببینەوە لەوەی کەوا چەپی دنیا لە چ موقعەکە وەستاوە هەر ئێستا ئەوەی کە تا ئێستا من متابعەم کردووە زۆرێک لە نووسەران و لە بیریاران و لە هێزە چەپەکان لە دنیای خەریکە سەبارەت بەم دیاردەیە قساکەن ئەم دیاردێکی گرنگە زۆر مەسایل لە خاتە ژێر سێبەری خۆیەوە پێویستەکە لێکدانەوەی هەمەلایەنی لەسەر بکرێ بەرنمەکە لەوە زیاتر درێژ نەکەن و دووبارە داوای لێبوردن لامووی ئەوەی عزیزەکەم بۆ ئەو هێڵە تەکنیشیانی کە پێش هات ئەوانەی کە ئەم هاوڕێیانە کە لێرە کۆمنتیان نووسیوە هاوڕێک بە ناوی فێلینا ئانکاتوتی کە من بەرحاڵ ناوەکەی وایە بۆ جۆرەیە خوێنمەوە نووسیوەتی هاتنەوەی ترامپ دەسەڵات کاریگەریشی لەسەر بەردەوامی جەنگی ئیسرائیل بۆ سەر غەزە دەبێت
بە بڕای من ئەم هاتنی ئەمار لە ئەوە ڕۆژەکانی یەکەمەوە دیار بوو کە یەکێک لە یەکەمین ئەوان ئەو کەسانی کە پەیوەندیان بە ترامپەوە کرد و پیرۆزبیان لێکرد نەتەنیاهۆ بوون. نەتەنیاهۆ سەرباری ئەوەی کەوا بایدن بەڕاستی درێغی لە هیچ شتێک نەکرد بۆ کۆمەکردنی ئیسرائیل چاوپۆشیکردن لە تاوانەکانی هەوڵدان بۆ پشتگیریکردنی هەتا لە ناوەندە نێو دەوڵەتەکانە وەختێکە هات تووشی ڕەخنابوو. بەڵام بە پێی ئەو دۆخەنا لەبارەی کە ئەو کاتە هەبوو بۆ هەڵبژاردن و ئەوەی کە ممکنە کەوتنەوەی شەڕ و فراوانبوونەوەی شەڕ لە ناوچەکەیە کاریگەری لەسەر نرخی نەوت دابنێ بازاری دنیا تێکدا لەوانە بازاری ئەمریکا کە نرخی نەوت لە دنیا بچێتە سەرەوە و خەڵک لە ئەمریکا سیارەکانیان بە بەنزینێکی زۆر بەگرانتر پڕ بکەنەوەوانە حتمما دەنگیان نادا بە بایدن خۆشی حاڵی زۆر باش نەبوو هەر بەو دەلیلە بوو بەریگرت بۆی کەوا نەتەنیاهۆ ئەو تاوانە زۆرتر لەو تاوانە نیکە کردی نەیەڵێ چەند بەرابەری بکاتەوە بە جۆرێ لە جۆرەکان لە چوارچێوەکە ڕای بگرێ. بەڵام دیارە ئیتر ترامپ ئەو کێشەی نییە و ترامپ دەواازەکان لە بەردەم ناتانیاها ئاوەڵا کاتەوە لەبەرەوە هەر جۆرێک بێت چارەسەرکردنی ئەم شەڕا کە لە غەزەیە هەیە لە پاش ئەو قەت و عامی کرا ممکنە ئەم کێشەیە بە ئاراستەی ئاوارەیی زۆرتر و داسەپانی بێمافی زۆرترا بەسەر خەڵکی فەڵەستینە تەواو ببێ. ئەمە لایەنیشی مەسەلەکەی. بەڵام لایەنیش تری مەسەلەکە ئەوەیە کە هێزە پێشکەوتون خواز و هێزە چەپ و ئازادەخوازەکانی دنیاژە سەنگەری فەڵەستین ناوەستاون و ئەمەش هێزێکن ناکرێ حسابیان بۆ نەکرێ ئەگەر چی ترامپ زۆر گوێ بەمانە نادا بەڵام کۆمەلگای دنیا کۆمەلگاکانی دنیا و دەوڵەتەکانی دنیا ناتوانن لە ئاست ئەم دەنگەیە هیچ نەکەن یاخود هەروە بە ئاراستەی پشتیوانیکردن لە نەتەنیاهۆ بچنە پێشەوە و دووبارە ناوچەکەش یا خودی فەڵەستینیش کوانوویەکە بۆ تووڕەی و بۆ تەقینەوە ومشینە دۆخی ئەمجارە کەرتی خۆراواش ئاڵگۆڕی بەسەرا بێت و جوڵانەوەی تیا بەرپا بێ. بەرحاڵ کاریگەریەکە ئەوەیە ئاشتیەک ئەگەر لە فەڵەستینا بێتەکایەوە لە ئەنجامی هاتنی ترامپە ئاشتیەکە بێت لەسەر بنەمای زەلیلکردن و ژێردەستەکردن و ژێرچەپۆکردنی زیاتری فەڵەستینەکانە. کامی شەش ئەم ئیشەش هەمیشە و بەردەوام کارێکی کردووە کە بۆمبی تووڕەیی خەڵکی فەڵەستین کە زۆر جار ئاراستی زۆر خراپی ژەگرێتە خۆی و ئەوانە هەمیشە ئامادەبێت بۆ تەقینەوە ینی بە پێچەوانەوەی کەوا چاوەڕوانی لێکرێ ئەگەر لە کورتماوەشا بکرێ ئەم جەنگە بەو جۆرە کەوتم کۆتایی پێوێ بەڵام لە درێژماوەیە ئەم ناکۆچیانە درێژە پێیاکات و زەمینە سازە بێ بۆی کەوا تەقینەوەی داهاتووتر خوێناویتر و نالەبارتر لە ئێستا بێ. سپاس بۆ ئەو کۆمنتە هاوڕێ ئازیز یەمە سەرم کۆمنتەی هاوڕێ هەژێنی ناکە نووسیوێتی دیارە هەڕەشەکانی ترام بۆ قۆناغێکی تر لە سیاسەتی قەیرانی ئابووری بۆ سەر ئێران دەیەوێت بڵێت کە ئەوە منم جارێکی تر بە قولدوری هاتوومەتەوە بۆ شەڕێکی تر دیارە ئەم قەیرانەش پێش هەموو شتێک خەڵک تیا زەرمەند دەبن زەرمەندن پرسیاری من ئەوەیە کە تەنیا شەڕ لێوان ئەمریکا و ئێران هەروەها ئیسرائیل دەست پێ دەکات. بە بڕای من ئەو نیشانانەی کە منەی خوێنمەوە لەم دۆخە عادەتەن خەڵک وەختێک خۆی بۆ ئاشتی ئاماداکە و ئەوانە هەڕەشاکە و خۆی جیبەکاتەوە وە خۆی ڕاپستێنەوەوانە سیاست مەداری وەکو ترامپۆمانە زۆر جار ڕێکتوریەکەکانیان ئاوایە و ئەوانەشی کە مەبەستیانە کە شەڕ بکەنوانە زۆر جار تایبەت ئەم دەسەڵاتە تازە هەڵبژێراوانە بە پەیامی ئاشتی و بە پەیامی هێمنی ئەوانە دەست پێکەن. ئەم قسانەی کە ترامپ کردی لە کۆتایی حملەکە و کەمپینەکەیە زۆرتر لەوەی بەش بە حاڵی خۆم من ئارام کاتەوە نیگەرانی کردم وا دەرەکەوێت کە ترامپ بەنیازی لە ڕاستیە بەرپاکردنی شەڕێکی گەورەیە لە بەرامبەر ئێرانە و ئەو جوم و جۆڵ و حرەکەتانەی کە تەنانەت بەشێک لە ڕاستی ئێرانیش لە خۆیان نیشانیاندا و میێدەواری لە بەرنامەکانی داهاتووە یاخود پاش چەند ڕۆژێک لەگەڵ هاوڕێ ڕەحمە حسێنزادەیە
تۆڵ و تەفسیتر لەسەر ئەمە قسە بکەین وا نیشانەدا کە نەخشەیەک هەیە لە ئارایە لە بنەوە خەریکەکاری لەسەرەکەن بۆ پەلاماری تورد لەسەر ئێران و بۆ توندکردنەوەی پەلامار لەسەر حیزبوڵڵا لەسەر حەماس لەسەر تەنانەت حوسیەکان لەسەر گروپەکانی کە لە عێراقا هەن یعنی هەوڵی ئەمریکا و پشتیوانی ئەمریکا بۆ نەتەنیاهۆ نەکەم ناکە زیاترەکە لەم شۆڕخوازیەکە کردوێتی لەم شەڕەیەکە ئەم پەلامارێکی هێناوێتی بۆ سەر خەڵکی ناوچەکە و ئازانم هەر بۆیەشە هەم نەتانیاهۆ و هەم ڕەزا پەهلەوی دووبارە پەیامیاندایەوە لەسەرەوەی کە لە ئێرانە ئازادی نزیکە گوایە ئازادی زۆر نزیکترە لەوەی کەوا هەیە بە زمانی نەتەنیاهۆ یاخودەوەی کە ڕەزا پەهلەوی ئامادەی گرتنی دەسەڵاتە لە قۆناغی ئاڵ و گۆڕا و قۆناغی ترانزیشنە یاخود قۆناغی ئینتیقالیا وەکو خۆی وتی بەرحاڵ ئەمە وانیشانەدا کە ترامپ لە ڕاستیە ئامادەیی خۆی بۆ دەربڕیوە کە هەموو پشتیوانێک لە نەتانیاهۆ بکە و پێشتریش ترامپ تەنها سەرۆکێکی ئەمریکی بووە کە بێ پێچووپەنا هەرچیەک ئیسرائیل ویستێتی پشتیوانی لێ کردووە و کەمترین داوای ئیسرائیلی ڕەت کردوێتەوە لە ئەعلانکردنی ئەوەی کە جۆلان بۆ نمونە بەرزایەکانی جۆلان خەڵ سەر بە ئیسرائیلە لەوەی کە قودس جێگەی یاخود پایتەختی ئیسرائیلە یاخودەوەی کە بڵێن کەناری خۆراوە گوایە بەشێک لەوانەی کە لەم ئیدارەی ترامپە بەشدارن و خەریکن پلۆپایە ئەگرن بڕوایان وایە کە کەناری خۆراوە بەشێکە لە ئیسرائیل هیچ بەشی فەڵەستینەکانی پێوە نییە بەرحاڵ ئەمانە لە ترامپ دیار و ئاشکران و هەر بۆیە پێم وان نییە کە بەم نزیکانە ئەم دۆخە هێمن بێتەوە دووبارەیەکەم وەک لە پرسیارەکەی پێشووتی شاوتم بە بڕوای من هەر ئاشتیەکیش بێتەکایەوە ئاشتیەکە بێت لەسەر بنەمای باڵادەستی فاشیزمی ئیسرائیل و زەمینە سازی بۆ توندوتیژی زیاتر و فراوانتر و دەردناکتر و لەبارتر داهاتووە دووبارە سپاسی سەررجەمەوەی ئازیزەکەم سپاسی و هاوڕێیاناکەم کە بەشدار بوون لەم قسە و باسی ئەم ڕۆمانە و کۆمنتانیان بەشداریان کرد بە ومێدیەوەی لە بەرنامەکانی داهاتوە بتوانین زۆرتر و زیاتر و ورتر لەسەر ئەم دۆخە تازەیە بدوین کاتیش خۆشتان هەبێ دووبارە سپاس تا یەکتر دیتنەوەیکی تر و بەرنامەیەکی تر ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی سپێرم هەر بژین